گەورە کاربەدەستانی تورکیا ئاگاهی دەدەن لە هەر جم و جۆڵێکی لەشکریانەی حکوومەتی سووریا بۆ پشتیوانی کورد لە ناوچەی ئەفرین لە سووریا دەشڵێن هەڵوێستێکی لەو شێوەیە نابێتە ڕێگر لە بەردەم ئانکەرە بۆ بەردەوامیدان بەو هێرشەی یەک مانگە دەستی پێکردووە. ئەم هەڕەشانەی تورکیا لە کاتێکدایە هێشتا ئەشکران نییە ئایا ڕێککەوتن لە نێوان یەپەگە و حکوومەتی سووریادا کراوە بۆ ئاوەها هەنگاوێک. دکتۆر بیلال وهاب لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک میوانی کورد کۆنێکشنە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. مانگێک لەمەوبەر کە تورکیا دەستی کرد بە هێرشەکانی خۆی داینابوود لە ماوەی 3 ڕۆژدا کۆنتترۆلی تەواوی ئەفرینکا بەڵام هەتا ئێستا نەیتوانیوە. هەڵسەنگانی تۆ چییە بۆ ڕۆژە؟ جەنگەکە لەسەر ئەرزی واقع بۆ تورکیا زەحمەتە چونکە خۆی ڕاستەوخۆ جەنگ ناکات، سوپای تورکی ڕاستەوخۆ جەنگ ناکات بەڵکو پشتی بەستووە بەو میلیشیانەی کەوا سەر بە تورکیان زیاتر لە ڕێی ئاسمانەوە جەنگەکات. بۆیە ئەوە بەشێکەوەی کە نەیتوانیوە لە ئەرزی واقعا شەڕەکە لە قازانجی خۆی تەواو بکات. لەلایەکی تر شەڕوانانی یەپەکە شەڕوانی بەتوانان شارەکەی خۆیان بۆ ئەم جەنگە ئامادە کرده بوو، بەڵام ئێستا شەڕوانانی یەپەکە کەوتۆتە ژێر زەختی ئەوەی کە لەوانەیە تا ئێستا توانی بێتیان شارەکە بپارێزن بە بربەستی هێرشەکانی تورکیا بکەن، بەڵام ئەم جۆرە جەنگە لەو جۆرە نییە کاتۆ بتوانانی بۆ ماوەیەکی دوور و درێژ تەحملی بکەی هەم لە جانبە مرۆیەکەوە هەم لە جانبە عسکەریەکەوە، چونکە ئەفرین چواردەوری گیراوە. وەکو باسمان کرد مانگێکە ئەم شەڕانە دەستیان پێکردووە. ئێستا دەنگۆیەکی زۆر هەیەکەیە پەگەل لەگەڵ حکوومەتی سووریادا بگاتە ڕێککەوتنێک تا لەشکری سووریا بێن ناوچە سنووریەکان لەگە تورکیادا بپارێزن. بەڕای جەنابەت ئەگەری ڕێککەوتنیشی ئاوەها چەندە؟ ئەگەری ئەو ڕێککەوتنە هەیە بەڕاستی لەبەرەوەی کە یەپەگە شەڕی مانوونەمان ئەکات. نیەتی تورکیا وا دیارەکە نیەتەکەی با بڵین وەیە کە بە توندی بەرپرچی یەپەکە بداتەوە. یەپەگە لە بوونی خۆی لە توانای ئەو لە پاراستنی ناوچەکان ترسی لەسرە، بۆیە لە بینی قەرارێکی زەحمەت و زەحمەترا پێویستە کە یەکیان هەڵبژێرێت. بەداخەوە لە کاتێکە ئەم نزیک بوونەوەی لە بینی یەپەگە و لە بینی قواتی بەڵنی هێزەکانی بەشار ئەسەدا دروستە بێت کە بەشار ئەسەد لە کاتێکی سومعەیەکی یەکجار خراپی هەیە، هەردوێنێ بۆ 98 لە 98 کەسی سیڤیلی لە دیمەشق کوشتووە، کێشەکان لەسەری گەورە بوونەتەوە لە بەرچاوی ئەمریکا قواتی بڵین ئەسەد لە لاوازیان، بەڵام لە مەجبوریایە کاتێکەوە رووسیا پشگیری تورکیاکە لەم پرۆسەیە کاتێکەوە لایەنەکانی تر پشتیان لە یەپەکە کردووە بچێت لەگەڵ لە هەرچۆنێک بۆ خۆی بپارێزێ حودەکە بپارێزێ. بیرمان نەچێکەوە جۆرێ لە پەیوەندی ئابووری لە نێوان ئەسەد و لە نێوان یەپەگا بە بەردەوامی هەر هەبووە، بەڵام ئەمە بارێکی عسکەری شەخاتە سەر ئەو پەیوەندیە ئەتوانی بڵێ سیاسی و ئابووری کەوا پێشتر هەبووە. دەڵێ رووسیا پشگیری تورکیا دەکا، ئەدی لە ڕێککەوتنیشی ئاوەهادا پێ دوایە رووسیا بتوانێت ڕۆڵە یەکلاکەرەوەکە ببینیە لە نێوان یەپەگە و حکوومەتی سووریا؟ لە ڕاستیە رووسیا دەیەوێت لە جەنگێکی سات کە لەگەڵ ئەمریکا هەیەی باڵا دەست بێت، بۆیە ئەگەر هەر سەیری ئەم جەنگەی سەر ئەفرین بکەیت لە هەمان کاتە هاریکاری ئەفرینەکە لە هەمان کاتە هاریکاری تورکیاشەکە. هاریکاری تورکیاکە بۆی کەوا ئەسمانی سووریای بۆ کردوتەوە بۆی کەوا هێرشی ئاسمانی لەسەر ئەفرین بکات، لە هەمان کاتیشە هاریکاری ئەفرین ئەکات، هاریکاری لایەنەکانی دژ بە تورکیا ئەکات بۆ ئەوەی کەوا تورکیا سەرکەوتنێکی زۆر ئاسان و خێرا بەدەست نەهێنێت. ئامانجی رووسیا لە کۆتاییە ئەوەیە کەوا قەراری داهاتووی سووریا بەدەست ئەو بێت، بۆیە چەند شەڕەکان درێژ بن، چەند لایەنەکانی تر سەرکەوتوو نەبن و فاشل بن، ئەو نە بۆ رووسیا قازانج. ئەمە ئەمانجی رووسیایە، هیچ سەودایەک هەیە لەسەر ئەمە بکرێ لە ناوچەکانی سووریادا؟ ئەبێ سەیری ئامانجەکانیان بکەین. ئەمەی کە ئیسە ڕۆدا لە ئەفرین ڕاستە لاوازی ئەمریکا دەرەخات کەوانەی توانیوە ئەم شەڕە ڕابگرێت، بەڵام لە هەمان کاتە بێمتمانەیەکی قوڵ کە لە نێوان ئێران و تورکیا و رووسیا هەیە لە هەمان کاتە ئەویشی دەرخستووە. لە هەندێک بابەتە کاتێککە ئەم سێ وڵاتە یەکەگرن دەرکەوتووە کەوا لەم بابەتە یەکگرتنیان ئاسان نییە، چونکە ڕاست ئەوان بەرەیەکن دژ بە بەرەی ئەمریکا، بەڵام لەناو خۆشیانە ناکۆکن و ئێستا رووسیا ئەمە بە فرسەتێکە زانێت کە بتوانێت باڵادەسی خۆی لەو هاوپەیمانیە سێقۆڵیا بەرپا بکە. زۆر بە کورتی پێمی بڵێ نەوت چ ڕۆڵەگە بینێ ئەلم جۆرە لێکدانەوە و بیرکردنەوەی رووسیادا؟ نەوت بۆ رووسیا و بۆ تورکیا گرنگە. ئامانجی رووسیا ئەوەیەکەوە لە ڕێی تورکیاەوە خەتێکی تری گاز بۆ ئەوروپا بکاتەوە، خۆی بکاتە بەدیلێکی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وڵاتەکانی خەلیج و پشت بەستنی ئەوروپا بە خۆی قوڵتر بکاتەوە. تورکیاش ئامانجیەوەی هەیە کەوا ببێتە
ببێتە ناوەندێک کەوا لە ڕێی تورکیاوە غاز و وزە بگاتە ئەوروپا بۆی کەوای هەزی خۆی بەرامبەر ئەو زیاد بکات بۆیە لەم خاڵە یەکتر ئەگرنەوە بەڵام وەکو ئەزانی سووریایکێک لە وڵاتانێکەوە هەم خۆی نەوتوگازی هەیە مەکرێن نەوتوگازی پیاتێپەڕ بە پازدەچێکە پێم بڵێ ئێران لێرەدا چ ڕۆڵێکی هەیە؟ ئێران لێرا دەوری مراقبی هەیە ئێران لێرا دەوری سێرکەری هەیە بەڵام دۆخەکە لە قازانجی ئێران نییە لەمەیکە لە ئەفرین ناڕۆدا دکتۆر بیلال زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم.